هێرۆ ئیبراهیم ئەحمەد ڕایگەیاند ڤیتۆم لەسەر هیچ کاندیدێکی یەکێتی نییە بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق و پشتگیری هیچ کاندیدێکیش ناکەم. ئەنجومەنی سەرکردایەتی کاندیدی یەکێتی بۆ ئەو پۆستە دەستنیشان دەکات. لە کۆبوونەوەی لەگەڵ برێت ماکگۆرگ نێردەی تایبەتی سەرۆکی ئەمریکا بۆ جەنگی دژی داعش و بە ئامادەبوونی بافڵ تاڵەبانی و دۆگلاس سلیمان باڵۆزی ئەمریکا لە عێراق، هێرۆ ئیبراهیم ئەحمەد ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی ڕایگەیاند یەکێتی کار بۆ ئەوە دەکات حکومەتی نوێ عێراق لەسەر بنەمای شەراکەتی ڕاستەقینە بنیاد بنرێت و دەستور بکرێتە بنەمای حکومەتێک کە تەوافق و هاوسەنگی و مافیا وڵاتی بوونی تێدا پارێزراو بێت. لا کۆبوونەوەکەیان لەگەڵ ماکگۆرگ هێرۆ ئیبراهیم ئەحمەد و بافڵ تاڵەبانی ئاماژەیان بۆەوە کرد یەکێتی باوەڕی بە یەکڕێزی نیشتیمانی هەیە و دەیەوێت کورد وەک یەک تیم لە ناوەند کار بکات. ڕاشیان گەیاند ئەوەی بۆ یەکێتی گرنگە ئەم بارودۆخە سیاسیە ناجێگیرە لە بەرژەوەندی کورد تێپەڕێنین و مافە دەستوریە زەوتکراوەکانمان بەدەست بێنینەوە. لە بەرامبەریشدا ماکگۆرگ ڕایگەیاند لەگەڵەوەداین یەکێتی یەک کاندیدێ بێت بۆ پۆستی سەرۆککۆمار وتیشی پشتگیری لەو پرۆژانە دەکەن کە یەکێتی ناو یەکێتی دەپارێزێت. ئەوان یەکێتیەکی یەکگرتوو بێزیان دەوێت. برێت ماکگۆرگ جەختیشی کردەوە ئەمریکا عێراق جێناهێڵێت و پشتگیری لە کوردیش دەکات بۆ بەدەستێنانی مافەکانی. هەر لە میانەی سەردانەکەیدا بۆ سلێمانی ماکگۆرگ لەگەڵ لاهور شێخجەنگی کۆبەوە و جەخت کرایەوە کە کورد لە بەغدا بە گوێرەی دەستور وەک دووەمین نەتەوەی عێراق مافە دەستوریەکانی دەستەبەر بکات. دوای کۆبوونەوەکەش لەگەڵ کۆترەت ڕەسوڵعەلی جێگری سکرتێری گشتی یەکێتی ماکگۆرگ ڕایگەیاند پرسی پێکێنانی حکومەتی عێراق و دەستنیشانکردنی سەرۆککۆمار پرسێکە پەیوەستە بە عێراقیەکان. ئەمریکاش ئامادەیە هاوکاری و هەماهەنگی پێشکەش بکات. گفتوگۆ و دانیشتنەکانمان زۆر سەرکەوتوو بوون سەبارەت بە ڕەوشی ئێستای هەرێم و عێراق. دەربارەی پرسی پێکێنانی حکومەتی داهاتووی عێراق ئێمە پێمان وایە ئەوە پرسێکە پەیوەستە بە عێراقیەکان خۆیان، بەڵام وەک ئەمریکا بۆ سەرخستنی پرۆسەکە ئامادەی هەموو جۆرە هاوکاری و پاڵپشتێکین بۆ لایەنە سیاسیەکانی عێراق لە پێناو پێکێنانی حکومەتێکی بەهێز لە عێراق. سەبارەت بە دەستنیشانکردنی سەرۆککۆماری عێراقیش بامان شێوە ئەو پرسە پەیوەستە بە لایەنە سیاسیەکانی عێراق و هیوادارین بە زووترین کات سەرکردەیەکی بەهێز و بەتوانە لەو پۆستەدا ببینین. سەبارەت بە هاوکاریکردن و پاڵپشتیکردنی هێزی پێشمەرگە جێگەی شانازیە بۆ ئێمە کە پاڵپشتی پێشمەرگە دەکەین لەبەر ئەوەی کە پاڵەوانێتیەکی گەورەی نیشانداوە لە شەڕی داعشدا. من وەک نوێنەری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا جەخت لەوە دەکەینەوە بەردەوام دەبین لە هاوکاریکردنی هێزەکانی پێشمەرگە. دواتریش برێت ماکگۆرگ لەگەڵ هەریەکە لە مەلا بەختیار و عومەر فەتاح لە دەستەی کارگێڕی مەکتەبی سیاسی یەکێتی کۆبەوە و ڕەوشی سیاسی عێراق و هەرێمیان تاوتوێ کرد.